سڵاو کاریگەری کەلتور و ئاینی یەهودی لەسەر ئیسلام چەندە؟ تا چ ڕادەیەک ئەم کەلتورە لە ناو تەفسیر و حەدیث و مێژووی ئیسلامدا جێگەی خۆی کردوێتەوە و بۆتە هۆی لادان لە تەعالیمە ئەسڵیەکانی ئیسلام خۆی بینەرمان. لەگەڵ سەرهەڵدانی ئاینی ئیسلام و دەرکەوتنی لە کۆمەلگای عەرەبیدا و دواتر داڕشتنی هەندێک بنەما بۆ بەڕێوەبردنی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی، یەکێک لەو کێشانەی سەری هەڵداوە تێکەڵبوونی پەیامی ئیسلامە وەک ئاینێکی ئیسلامی لەگەڵ هەندێک دابوونەریتی عەرەبی و چیرۆک و جێڕانەوەی گەل و ئاینەکانی تر کە بە شێوەیەکی سەرەکی لە فەرموودە و ژیاننامەی پێغەمبەردا خۆی دەبینێتەوە. لەم نێوەندەدا ئیسرائیلیات پانتایەکی دیاریکراوی داگیر کردووە کە بەڕای هەندێک لە توێژەران وەک بەشێک لە درێژکراوەی کولتوری سەردەمەکە و ئامادەی جووەکان لە کۆمەلگای سەرەتای هاتنی ئیسلام لێک دەدرێتەوە و هەندێکیش پێیان وایە هاتنە ناوی ئەم چیرۆک و نەریت و جێڕانەوە لە ئیسرائیلەکانەوە لە ناو حەدیث و فەرموودە و تەفسیرەکان پلانێک بۆ شێواننی ئاینی ئیسلام و هەوڵیان داوە بە دروستکردنی کێشە و ئاژاوە پەیامە سەرەکیەکە بشێوێنن. پەیامی سەرەکی ئەوەیە لە بنەڕەتدا ئیسرائیلیات چییە و چێن ئەوانەی فەرموودەی پێغەمبەریان جێڕاوەتەوە لە کاتێکدا بە ئەسڵ ئیسلام نەبوون یان دواتر هاتوونەتە ناو ئیسلام و پاڵنەری سەرەکییان چی بووە؟ جێڕانەوەی ئەوان تا چەند لەگەڵ ڕوح ئیسلامدا ناتەبایە. مامۆستا ئەوترێت ئیسرائیلیات یا دەوری ئەحادیث و چیرۆکە ئیسرائیلیەکان لەسەر فەرموودە لە دوای وفاتی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ زۆر کاریگەر بووە و ئیسرائیلیاتێکی زۆر کەوتۆتە علومی حەدیثەوە. ئەم قسێ تا چەند ڕاستە؟ طبعا ئەگەر تەماشایەکی کتێبەکانی فەرموودەی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم کە حەدیثەکانی پێغەمبەریان کۆ کردووەتەوە، ڕێژەیەک ئەبینین لە ئیسرائیلیات، بەڵام ئەو ڕێژە نییە کە لە کتێبەکانی تەفسیرە وەکو تەفسیری ئیبن کەثیر و تەفسیری ئیبن جەریری تەبەری هاتووە کە ئەوان هەم تەفسیری قورئانن و هەم حەدیثیشن کۆیان کردووەتەوە. لە تەفسیرە بە هەم هاتووە ئیسرائیلیات، بەڵام لە کتێبەکانی فەرموودەدا بەو شێوازە زۆرە ئیسرائیلیات نەهاتووە کە لە کتێبەکانی حەدیث داهاتووە تەفسیر داهاتووە. بۆ نمونە ئەگەر ئێمە تەماشای کتوبی تیسعە بکەین، کاتێک کەوترێ کتوبی تیسعە لە علمی حەدیثدا، واتە صحیحی بوخاری، صحیحی مسلم، سنەنی ئەبی داود، سنەنی ئیمامی ترمزی، سنەنی ئیمامی نەسائی، مۆطەی ئیمامی مالیک و هەروەها سنەنی ئیمامی دارەمی، مسنەدی ئیمامی ئەحمەد. ئەم نۆ کتێبە کە کتوبی تیسعە مەشهورە، ئەگەر بە وردی تەماشایەکیان بکەین ئەو ڕیوایەتانی کە باسی بەنی ئیسرائیلەکەن و بە ڕیوایەتی ئیسرائیلی لە قەڵام ئەدرێن لە سەتا بە پێی کتێبەکان، بەڵام بە ئیجمالی هەمویان لە 100 بۆ 150 ئەمەی کە باسی بەنی ئیسرائیل خۆیەکە. بەس من مەبەستم لەو حەدیثانەی کە لە ئیسرائیلەوە یاخود لە جوولەکەوە گواستراوەتەوە بەبێ ئەوەی ناوێت. بۆ نمونە باسی ژن، باسی منداڵ، باسی دەسەڵات سوزام هەر شتێک مەرجە باسی بەنی ئیسرائیلکە ئەوانە هاتوونەتە ناوی. ئەوەی کە باسیەکەین ئەڵێن لە کتوبی تیسعەیە هەیە، هەردوو جۆرەکەیان، ئەو جۆرەیان کە باسی بەنی ئیسرائیلەکات و ئەو جۆرەیان کە لە بەنی ئیسرائیلەوە بۆمان هاتووە، لە بەنی ئیسرائیل و پێمان گەیشتووە بە هەردوو جۆرەکان. بەڵام دیارە ئەمانەی کە لە کتێبە سەحیحەکاندایە زانایان تەنقیحیان کردووە، ڕوونیان کردوێتەوە کە ئەمە لە چ جۆرێکی ئیسرائیلیاتە. تەمەنی کە ئەڵێن ئیسرائیلیات زیاتر مەبەست ئەو ڕیوایەتانەیە، ئەو قسانەیە کە لە بەنی ئیسرائیلەوە لە ڕێگەی هەندێک لە سەحابەی پێغەمبەری خواوە بۆ ئێمە نەقڵ بووە. جا هەندێک جار ئیسرائیلیەکە نەسرانی ڕیواەتی نەسرانیە، بەڵام بەوەی تێکەڵی بەنی ئیسرائیل لەگەڵ سەحابە و هاوڵاندا پێوتراوە ئیسرائیلیات. هینا هەندێک جار کتوبی مەسەرەن لە کتوبی نەسرانەکان هاتووە، بەڵام زیاتر ئەوترێ ئیسرائیلیات. پاشان ئەم ئیسرائیلیاتانە کاتێک کە تەماشاکەین هاتوونەتە ناو کتێبی صحیحەوە و صحیح بوخاری مسلم تایەتی، بەڵام بە ڕێژەیەکی زۆر کەم لەو جۆرەیانە کە شریعەتی پیرۆزی ئیسلام پشتگیریەکە. چونکە ئێمە ئەگەر تەماشاکەین مامۆستا ئیسرائیلیات سێ جۆرە، یعنی یەک جۆری مطلق نین. ئیسرائیلیات یەکمان هەیە موافقی شەرعی خۆمان، یعنی پێغەمبەری خوا ئیقراری کردووە، پێغەمبەری خوا ئیقراری کردووە. بۆ نمونە ناوی خزر، ناوی خزر لە ڕیواەتی ئیسرائیلیدا تۆ پێغەمبەری ئیقراری کردووە، ئیشکالمان لەگەڵا نییە. جۆری دووەم شریعەتی ئیسلام بێدەنگ بووە، لەم بێدەنگیانە
پیغمبری خوا صلی الله عليه وآله وسلم فرموویەتی لا تصدقوا أهل الكتاب ولا تكذبوهم يعني کاتێک تەوراتیان خوێندەوە بۆ سەحابەکان بە زبانی عیبری بە عەرەبی بۆیان شەرحکردن پیغمبری خوا فەرمووی ئێوە بەڕاستیان مەزان بە درۆشیان مەزان بەڵکو بڵێن چی آمنا بالله وما أنزل إلينا وما أنزل إليكم أو إلى خوا وداق أما شرع لي بيدنگ بوا جوري سيميان أم جوريك بتواوتي مخالفة شريعة إسلامه أم جوريشان هاتوا لكتيبه كان ده بلام زانيان رديان داوتوا من برسيارك في ترب كم لمبارة وبابلين يسا أما كتبي حديث مان لبردسته راست التنقيح كراوك خومن أيلين علماء حديث أيلين بس أوانش كتنقيح أم حديثاني عن كردو الإسرائيليات بشر يكن بشر بون دوم أو ميكانيزماني لبردستان بو ميكانيزمي زور سادة بو وسائل الاتصال والتكنولوجيا نبو يا شلون بزين كيف فعلا أمانك يسال بتايبتي أو أنك زور مخالف بروحي سردان بروحي القرآن هذا إسرائيليات نية ما وتوبوا ما يعني أو طبعا قرفتش جورا ما هي لما قرفتش جورا ما إما تصورك بهويت يكلبوني إسرائيليات كومل إشكال من بو دروز بوها بمانو نمانو بلام زانيان رديان داوتوا زانان زور بوردي بلا إنسان بونا بلام أو رواية إسرائيليانا زيادة لسيكا سواتون يعني كاتك مسلمان بونا لوهب واتوا لكعب أحبار واتوا لا عبد الله كري السلام رواية كراوة أما أجر تماشاكين لأصل ده رواية قالك رواية أنا زورنين بلام دوایی هۆکارێک بوو بۆ دروستکردنی فرموودەی درۆ و خستنی بەناو هەندێک کتێبەوە بۆ ئەوەی کە بۆ تەشویهی ئیسلام هەندێک هینە هەر حەدیثێک ڕیوایەتی ئیسرائیلیش نەبێت یعنی ڕیوایەتی غیری ئیسرائیلیش بێ لە پێغەمبەری زۆر ڕیوایەت کرابێ ئەگەر مخالفەی قورئان بێ ئەو حەدیثە وەرناگیرێتەوە بە مەرجە زانایان بڵێن مخالفەی قورئان پاشان زانایان کە تەنقیحیان کردووە زۆر بەوردی بۆ چوونەتە مەیدان زۆر بەوردی ئاشکرایان کردو کە ئەمە لە چ جۆرێکی ئیسرائیلیاتە بۆیە ئەم ئیسرائیلیاتانە نابێ بڵین هۆکارێکە بۆ ئەوەی کە کۆمەڵێ شت لە ئێمە کراوەتە دین و لە ئەسڵا دین نیە نەوانە بەڵام ئەم ئیسرائیلیاتانە کە تێکەڵی دین بووە ئەمە گەورەیەکی ئیسلامە چونکە ڕەفزی دینەکانی پێشووتری نەکردووە با ئێمە نمونە لەسەر ئەوەی ڕەج میزانی بێنینەوە ئەزانین ڕەج میزانی لە تەوراتە هەیە بەڵێ لە قورئانە نییە طبعا ڕەجم لە جەلد گەورەترە کوشتنە پێتوانێ مەسەن یەکێک لەم نمونانە ئەمە هەر لە ئیسرائیلیاتەوە بە غەیری ڕێگەیەک هات بێتەنەوە مەسەن عەرەب لەوە پێشوەریان گرتووە پێش ئیسلامیش چونکە لەگەڵ ئیسرائیلات تێکەڵاو بوون لەگەڵ بەنی ئیسرائیل طبعا پێغەمبەری خوا بۆ خۆی پیانی وتۆ کە مەسئلەی ڕەجم لە کتێبەکەی خۆتانە هەیە پێغەمبەری خوا پێی فەرموون بەس دوای لای ئێمەش بۆتە شەریعە آخر ئەمە ئەو جۆرەیانە کە موافقی شەریعەتی ئەمە پێغەمبەری خوا فەرمێ حەدیثوا عن بني إسرائيل ولا حرج لە صحیح بوخاری داهاتووە ئەمە لیان بگەڕنەوە لەو شتانەی کە موافقە لەگەڵ دینی ئەمەیە خۆ زۆر ئاساییە مەسئلەیەک لە مەسئلەکان لە ئیسرائیلیات داهەبن لە تەوراتە هەبێت لە ئینجیلە هەبێت لە سفرەکانە هەبێت دوای ئەوە شەریعەتی ئیسلام ئیقراری ئەوەی کردبێ يعني مرج نییە کاکە ئەوەی لە بەنی ئیسرائیلەوە بۆ ئێمە گەڕابێتەوە کە هەر هەمووی مخالفەی قورئان بێ نە شریعەتی ئیسلام کردوێتی بە سێ بەشەوە هەندێکیان وەرەگرین وەکو ئەرزم کرد هەندێکیان وەرناگرین هەندێکیان لێی بێدەنگە مەسەلەن ئەو دارەی ئادەم لێی خواردووە ناوی چییە مەسەلەن ناوی ئەصحاب الکهف چی ئەمە هیچمان پێ نییە شریعەتی ئیسلام نەسێکی نییە لەسەری شتێک وەک ڕەجمیزانی وەکو دارەکەی ئادەم نییە لێی خواردووە ڕەجمیزانی کوشتنی ئینسانە بە شێوەیەکی زۆر قورس یانی ئیسلام لێی بێدەنگ نەبووە ئیسلام لێی بێدەنگ نەبووە من ئەڵم چی ئەم حەدیثە هەر لە بەنی ئیسرائیلەوە نەهاتوتە ناو دینەوە خۆی آخر فرموودە ڕەت ناکرێتەوە بە چی ئەڵێن ئەمە معیارمانێ طبعا معیارمانەیە معیاری سەنەدمانەیە معیاری معنامانەیە عەرزی حەدیثەکە لەسەر قورئان عەرزی حەدیث لەسەر حەدیثی پێغەمبەر لەسەر واقعی سەحابە دەتوانێت ئەمە حادیثانە ئیسرائیلیات کاریگەری زۆر بووە لەسەر کەلتوری ئیسلامی بەگشتی طبعا ئاساری ئیسرائیلیات کاتێک داخڵی کتێبی ئیسلام بووە ئاسارەکانی ڕوونن مەسەلەن یەکێک لەو بابەتانە طبعا ئاساری سیاسی بووە یعنی لە ڕووی سیاسیەوە بەڕاستی کێشەیە بۆ نمونە هەیکەلی سولەیمان هەیکەلی پێغەمبەر سولەیمان کە تا ئێستا کێشەیە لەسەری ئیسلام ڕەفزێکە لەگەڵەوە ئیبن خەلدون ڕەفزی نەکردووە ئەڵێ ئەسڵێکی هەیە خلافێکی دروست کردووە ئەمە یعنی لە ڕووی سیاسی و خلافی دروست کردو کە ئێستش واقعە پاشان لە ڕووی ئەوەی کە لە هەندێ نەسەکانە ئەگەر تەماشاکەی هۆکار بوونە بۆ زیاتر دۆکردن بەدەم پێغەمبەر صلی الله علیه وسلم یعنی هۆکاری زیادبوونی درۆزنە بەڕاستی بەشێکی دیاری ئەو ڕاوە و فەرموودانەی بەناوی ئیسرائیلیات ناوزەت دەکرێت خۆی لە چیرۆک و بەسەرهاتی پێغەمبەرانی پێشوودا دەبینێتەوە
ئەم چیرۆکانە چ کاریگەریەکیان لەسەر بنەمای شریعەت هەبوو و لەکوێدا بە تەواوکەری ئەمەدا دەندێت. ئیسرائیلیات شتێکە زۆر لە توراسی ئیسلامیا باسەکرێن. پێشەوەی بچینە بابەتەکە حەزەکەم بەڕێزت بە کورتی بە شەڕی باسی ئیسرائیلاتم بۆ بکەی مەبەست چییە لە ئیسرائیلیات؟ کاتێک زانەکانی ئیسلام باس لە ئیسرائیلیاتەکەن و پێناسەی دەکەن ئەڵێن ئیسرائیلیات ئەو هەواڵانەیە کە وەرگیراوە لە کێ لەو خەڵکانی کە مسڵمان بوون بەڵام لە ئەسڵا جوولەکە بوون. لەبەرەوە ئەگەر ئێمە سەیرێکی چەمکی ئیسرائیلیات بکەین کاکسۆران، ئایا ئەم چەمکە کۆیە یاخود مفرەدە؟ ئیسرائیلیات جەمعی چییە؟ مادەم ئەلفوتای وەرگرتووە طبعاً جەمعەکە جەمعێکی مؤنەثە بەڕاستی، لەبەرەوە جەمعی ئیسرائیلیەیە. باشە کابێتە ئەمە لە کوێ وەرگیراوە؟ یەکشت وەرنەگیراوە، یەک سەرچاوە وەرنەگیراوە، کابێتە کۆمەڵێ لە سەرچاوە وەرگیراوە. ئەکرێ ئەم سەرچاوانە سەرچاوایەکی تەورات بێ، ئەکرێ سەرچاوەکە ئینجیل بێ، ئەکرێ جگە لە تەورات و ئینجیل سەرچاوەکانیان بۆچی بگەڕێتەوە؟ ئێمە ئەزانی کتابی تەلمود هەیە کە ئەم تەلمودە چی تایە؟ زۆر کات ڕاوەکردنیەکە بۆ تەورات، هەروەها ڕاوبۆچوونی زاناکانیانە، هەروەها پڕ بووە لە چیرۆک و لە ئەفسانە. ئیسرائیلیات لەمانەوە سەرچاوی گرتووە کە داخڵی تەفسیری قورئان بووە. لە ئەساسی ئەساسا ئەمان کە ئێماڵین ئیسرائیلیات زۆر کات ئێمە دیقەت ئەدەین. قورئان لەوانەیە زۆربەی شتەکانی بە مفەسەل باس نەکردبێ، وەکو لە چەمکی قورئانیا پێ ئەوترێ بە موجمەل باس کراوە، کە بە موجمەل باس کراوە سەحابەکان ئەسڵی دخولی ئیسرائیلیات لە زەوی سەحابەوە دەست پێەکە. باشە مامۆستا ئەین ئیسرائیلیات با بڵین ئەوەی کە لە بەنی ئیسرائیل لە جوولەکەەوە وەرگیراوە با خوێندە بینەر باشتر تێبگا. مەبەستمان جوولەکەی سەردەمی ئەسحابە بابڵین. بێگومان زۆری هاتوۆتە ناو تەفسیر، ناو حەدیث، ناو مێژوو. پێتوانێ ئەمە تا ئێستاش زۆر لەوانەی کە بە عەقڵی سەردەم ناخۆن، لە خورافا ئەچن، لە ئەساتیر ئەچن، هەر ئاوا ما بێتەوە لە ناو توراسا بەبێ شەن و کەوکردن بەبێ ئەوەی لا ببرێت تاکو ئێستا زۆر جەلوانەیە لە صیحاحیشا بێت یا لە تەفسیری صحیحا بێت. خۆی گوشەی ئیسرائیل کاکسۆران هەر حەزەکەم بۆ بینەربوون بێ، یعنی حەزرەت یعقوب خۆی وەک خۆی ڕاست. كل الطعام كان حلا على بني إسرائيل إلا ما حرم إسرائيل على نفسه. لبرو سيدك يتشيا لدواي نوكاني يعقوب ينتوى نوكاني إسرائيل كوت الليو دسبيئكا كالليو دسبيئكات إيما الزور كاد نظم إسرائيليات زحمة شو بيتنا وصحاحة شون لبر أوي إسرائيليات لتشيا باسكنا بنبور إسا من أمر الجملة كاسيتي شيء إبراهيم عدنان إبراهيم مش قم بقرتوا لي يعني أو مثلا أو حادثة خلق الله آدم على صورة ولا صحاحة بس شيء رواياتك هما مكوري منبهك أخوي أصل جولك إيه منش قم بقرتوا بس أم حديثة أقل يمس سيدي بوتشونا كان بكين أم حديثة إسرائيليين يخو أم حديث سنتكي صحيح يعني صحيح خلنا التوراة لا يجولك باشا بلا علماء الإسلام شلون تصير سلكت على صورة آدم يعني على صورة الله عز وجل على الأكثر على صورة الرحمن على صورة آدم لا أوي كتفسير أصل من محدثين كقصر سلام حديثة أكل شو ما كاتك كدرس أكين برافة كدني حديثك أبي بزين شيء لسر وتراوة إما خومان بو خومان بين باشا برسيارك أكين ليرا إما سوري آدم شو البو بيش أوا أي معلوم بولا إما معلوم نبوه يعني لبرو كابتن لسر أو صورة على صورته يعني إيه باشا لسر أو صورتي كبون بون إما أمانوية خانو يدرس كين ديزاينك بونا كين بيشتر اي كاك امش ديزاين ما زور لسه اما نريد يعني بينه ونو تفسير باش دي اقرينه بس مستكملوا ويا زور كات كقصه اكني بونمونه لسر اسرائيليات متعلقه بقصصها تسيك اسرائيليات اما ايه دسما اكمل احكامها نخير آية دسما أكمل أوش تاريخ ومتعلق بعقائدها نخير أحكام ذكرت أنا دوت رجل ميزانيش لإسرائيليات وهاتو خوي أصل تشينية حاجة حديثي تيا وهاتو تنا بخاري وأمانه بس خو بني إسرائيل شو رجل ميزانيان كردو أجر باش رجل ميزاني أو أنا مهم طبعا لا جلدك مهم ترك ولا قرآن عباس نكرت ديار أمل بني إسرائيل وهاتو تنا أنت أخوي ما كاري شرعي من قبلنا ناكين أخذ كراو يعني بحديث ما بستكمل إما الشرعي من قبلنا إما إن كاري ناكين شون كك لمصادر تشريع ومشتكي واضح إذا لم يخالف نصا بالتأكيد بالله إما أظن أجر هاتو أم دقيقة ترنا هات به لا يبدأ تخصيصي بك
بڕوونی بکاتەوە ئەم دقە ئیشی پێکراوە بەس ئەمە لەوە ئەچێ هەر لە بەنی ئیسرائیل و ناو صحیحی شاجی اینجا ئێمە کاتێک کە باس لە شەرعی من قبلەنا ئەکەین شەرعی من قبلەنا وەرئەگیری هەتا ئەو کاتی کە نەسێکی تر دێ قسەی لەسەر ئەکا ئەگینا ئێمە ئێستاش مفسرین لە بابەتی ناسخ و منسوخە دیمە سەر قسەیە دیمە سەر قسەکەی تۆ کە بۆ نمونە ئێمە ئەڵێن بۆ نمونە الشيخ والشيخة إذا زنيا فرجموهما البتة إما أليد أم علماء ناسخ ومنسوخ قصة لسر أما أكن أفرمون أم حديثة وجودي هب وبلاب إستا نسخ تلاوية بس نسخ حكمكي نكراوته بلاب إما آية أحاديث هي بالبشت بو أم آية ياخذ نية أحاديث ما هي من كشم لماني ألم أمل لبني إسرائيل أبوه باشا زور هن كس ألين أمل لبني إسرائيل ورجيراوه نك لإسلام أخوي هبه بون من هذا وميمونانش كزنا أكرن أو كسي كيجرته الله لنا بني إسرائيل اشتكبوه من يعني أو كاريجرية بو تفسير قرآنيش هلا بني إسرائيل وكتوت ناو حديثي شو لتواني أما راست بن إما ألين لتفسير ورودي هي بلام لتفسير مفسرين أو النبي همويان من همو جارك كسي تفسير كم كسوران بس لو كم أو كساني كمهتم بون من بتاريخ لوانية لا أوان زيادة أما وارد به بس آية سردة ياخذ قصيدة سركراوة أقول بس إما سيركي طبري بكي طبري كاتك إسرائيليات إهلي بحكم أمبياوة مؤرخيشة ديت نقديانك ابن كثير للايكي تلوا كأمج مؤرخة كاتك اشتكي إسرائيلي إهلي أمج نقدي أكا شوكاني نقدي أكا بس بخوي لواني وانا به هاتو سردي أكاد بلا قصيدة سردناكا لبلا تفسيرك واردة ديت همو مجالك قصصية زور كات بتوانت جولكا بتايبتي أواني كمسلمان بندوي بقصدي أمانان هنا بتناو كلتوري إسلامي وبوتيك داني أو روتا عقلاني كالإسلام هي من أظن أو كسانيك طبعا باستي إسرائيلية اللي أكريت عبد الله كوري سباء كعب أحبارة وهبي كوري منية أما أنا كقسان لسر أكريت وأقل برويت لاي علماء سيدي بكي أمانة بهيج كسي كان بخرافي قسيان لسر نكراوة إخوان علمي غيب شو زانا آخر ما بس نكري راي أما زور كات خلقي مسلمان هاتو تلايا نوا برسياني درباري أمشتاني ليه كندو ئەگەر لە ڕوانگەیەکی مێژوویەوە سەیر ئیسرائیلیات بکەین و پەیوەستی بکەین بەو هەموو ئاژاو و فیتنەی لەناو ئیسلامدا سەری هەڵداوە بە تایبەتی دوای کۆچی دوای پێغەمبەر ئایا دەتوانین بڵێن ئەوانە هۆکار بوون یان ئەوە بەشێک بۆ لە واقعی سیاسی و کۆمەڵایەتی سەردەمی خۆی إسرائيليات لميجوي إسلاما ياخو بابلين جولكا لميجوي إسلاما زور تاوان باركرين بويكا دستيان زور بولا تيكداني بلين روتي إسلام ميجوي إسلام بتايبتي سردمي عثمانو علي كوري أبي طالب وسردمي بيغمبري شوي وك ميجو نوسك ياكو خو سبورك لميجو تا چەند ئەمەد پێڕاستە خۆی ئەوە لە ڕاستیدا دوو دیوی هەیە دیوێک بەڵێ بە تەواوەتی وایە دەستیان هەبووە لە با ئێمە ناوی نەلێنەوەی کە دەستیان هەبووە بەرنامەی خۆیان هەبووە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەو ڕەوشەنوێی کە هاتووە بەسەریدا هاتووە بەسەریاندا لە نێو جیهانی ئیسلامیدا چونکە ئەوان 5 سەدە پێشەوەی کە ئیسلام دەربکەوێ لە نیمچە دوورگەی عەرەبیدا هەبوون و مەکانەت و مەوتنێکی دیاریکراوی خۆیان هەبووە پاشەوەی لەگەڵ ڕۆمەکاندا ناکۆکیان دەکەوێتە نێوانەوە لە ڕێگەی شام و پاشتر حیجاز و دواتر دەچنە یەمەنیشەوە پێگیەکی قوڵی استراتیژیان هەیە لەگەڵێ ڕەهندوو بوارەوە لە بواری کۆمەڵایەتیدا لە بواری سیاسیدا لە بواری ئاینیدا لە بواری ئەوەی کە تەنها سەرچاوەی ماریفە و زانیارین لە نیمچە دوورگەی عەرەبی زالبوونی کلتوری چونکە وەکو ئیبن خەلدون باسی دەکات نیمچە دوورگەی عەرەبی پانتایەکی گەورەی نەخوێندەواری بووە هیچ فەرهەنگێک و هیچ ئەدەبیاتێکی ئەوتۆی لەو جۆرەیان نەبووە بۆ دەستبردن بۆ هەموو سەرچاوەیەکی ماریفە و زانیاری پشتیان بە تەورات و بە جوولەکەکان بەستووە پشتیان بە گێڕانەوە زارێکەکانی ئەوان بەستووە بۆکردنەوەی هەموو گرێک کوێرەیەکی بواری معریفە لە بواری مێژوودا جوولەکەکان وەڵام بمبۆر ئەم پرسیارێکی تری بۆ دروستکردن ئەم وەڵامە یعنی پێت وایە ئەو ئیسرائیلیاتی دوایی هاتۆتە ناو ئیسلامەوە هەر پێش هاتنی ئیسلام خۆیان عەرەبەکان وەریان گرتووە لە ئیسرائیلیەکان دوایی کاتێک جێڕاویانەتەوە بە دڵنیاییەوە پێش هاتنی ئیستەنانەت بۆ وەڵامی ئەوەی کە پێغەمبەری خوددا خودی خۆی بووە بە پێغەمبەر پشتیان بە زانیاریەکانی ئەوان وەرگرتووە و تەنانەت مژدەی پەیامبەرەتی لە معریفە و زانیاریەکانی
بیرکردنەوە و ئەدیانەکانی دیکەوە ئەو سورەتی بەقرائاتینەوە دوو وەکانوا من قبل يستفتحون على الذين كفروا بە نەسی حەدیثیش پێغەمبەری خوددا ڕێگری لەوە نەکردووە کە وەرگرتنی زانیاری لە پێشینانیان لە ئەخباری ڕابردوو دەتوانن پشت ببەستن بەو سەرچاوانە بە تایبەتی لە قۆناغی مەکەدا دنیابینی ئیسلام کە دێتە پێشەوە بۆ جوولەکەکان دنیابینیەکی زۆر تەسامحابی و لێبوردانەیە. با پرسیارەکە بەم شێوەیە بکەم پێت وایە سەقافەی یەهودی سەقافەی جوولەکە دەوری هەبووە لە فۆرمۆڵە بوونی سەقافەی ئیسلام تەنانەت نوسوس ئیسلامی بە دڵنیاییەوە دەورێکی تەواوی هەبووە دەتوانین بڵین هەوێنی هێزپێدانی بواری مێژوو و فەلسەفەی مێژوو و تێگەیشتن لە ڕابردوو بە پلەی یەکەم بازی بەهێزی ئەم تێگەیشتنە جوولەکەکان بووە. مەزدەڕە ئیسلامیەکان ئێمە دەزانین کەلتوری ئەوێ پانتاییەکی کاکی بەکاکی بووە لە فەراغێکی گەورە تەنانەت پێش ئیسلام بە سەردەمێکی تاریکدا دەنێن بۆ خۆیان. ئەم سەردەمە تاریکە کاتێک کە ئیسلامیش دەست پێ دەکات هەتا سەدەیەک تێدەبڕێ ئێمە کارکتەرێکمان نییە نووسەرێکمان نییە بێ سیرەی پێغەمبەری خوددا بنووسێتەوە هەتاوەکو ئیبن ئیسحاق دەرەکەوێت دواتر ئیبن هیشام سیرەی نەبەوی دەنووسێتەوە. لەم بۆشاییە گەورەدا بۆ وەڵامدانەوەی ئەم جۆرە حکومڕانیە کە بەلێشاو خەڵکی هاتوونەتە نێو دینی ئیسلامەوە کە دەسەڵاتدارەتی ئیسلامی لە نیمچە دوورگەی عەرەبی بە شێوازێکی کتوپڕ وەکو قورئان بۆ خۆی باسی دەکات يدخلون في دين الله أفواجا هاتوونەتە نێو ئیسلامەوە لەو قۆناغەدا سوودیان لە ئیسرائیلات وەرگرتووە چونکە تێگەیشتنی خەلیفەکانی ڕاشیدینیش لە دەست پێکدا بۆ خۆیان قەدەغەی هەموو جۆرە بەکارهێنانێکی بواری نووسینیان کردووە بۆ ئەوەی تێکەڵەیەک یاخود شێواندنێک دروست نەبێ بەڵام ئەم حاڵەتیان بۆ ناچێتە سەر بۆیە دوو ئاراستە دروست دەبێت لێرەدا. ئاراستەیەک بۆ خۆیان جووەکان کە ئەوانەی سەرمایەکی گەورەیان هەیە لە دەستبردن بۆ تێگەیشتنە مێژوویەکان جووەکان بۆ خۆیان بەرنامەیان دەبێت لەو ڕۆوە دەشتوانن سەرکەوتوو دەبن و دێنە نێو ئەدەبیاتی ئیسلامیشەوە و گۆڕانکاریش لە گوتاری ئیسلامیدا دەکەن بۆ فەرمانڕەواییکردن. مەسەلەن ئێمە دوو کارکتەری گەورەمان هەیە کەعبی کوڕی ئەحبارمان هەیە وەهبمان هەیە ئەمانە لە نەتەواکانی دەرەوەی عەرەبن ڕاستە لە یەمەنن بەڵام باگراونی دیکەیان هەیە لە سەردەمی عومەری کوڕی خەتابەوە بە شێوەیەکی سەرەکی ئەمانە دەستێوەردانێکی گەورە دەکەن لە شێوازی داڕشتنەوەی فەرمودەکاندا چونکە فەرمودەکان نەنووسراولەتەوە تەنانەت دەبنە سەرچاوەیەکی سەرەکی بۆ ڕاستکردنەوەی گەلێ لە فەرمودەکان لەو فەرمودانەی کە بوخاری و کە ئەمانەی سەحاحی سەتە هەر هەمویان فەرمودەکانی پێغەمبەریان گەڕاوەتەوە هەموویان کاریگەریەکی تەواویان نەکەرەوە. بەڵێ بابێ مەسەر مێژوو ئێمە لە مێژووی ئیسلامە فتنەی عوسمانمان هەیە کە بریتێ لە کوشتنی خەلیفەی سێم عوسمانی کوڕی عەفان و تا حسێنش کتێبێکی گەورەی لەسەر داناوە زۆر جار جوولەکە تاوانبارە کرد کە ئەوان هەڵگیرسێنەری ئەم فتنەیە بوون لە ڕێی عەبدوڵای کوڕی سەبەعەوە وەک حەقیقەتێکی مێژوو ئەمە حەقیقەتێکی هەیە. تێگەیشتنی مێژوو نووسانی ئیسلامی بۆ فتنەیەکی گەورەی لەو جۆرە دوو ئاڕاستە بەسەری دازاڵە ڕاستە ئێمە دەیان نووسری لەو جۆرەی تاها حسێن و تاها عەلوان و ئەوانەمان هەیە کە شرۆڤی ئەو تۆیان هەیە بۆ ڕابردوو بەڵام جۆرێ لە جۆرەکان خاترگرتنی شەرعزانان و زانایانی ئیسلامی لە دەستبردن بۆ ئەو مێژوەدا هەیە بەشێکیان بە بیدعی ناو دەبن باسکردنی بەشێکیان باز دەدەن بەسەر خۆناغە مێژوویەکەدا و بەشێکیان بۆ هۆکارە ڕاستەقینەکانی ڕوودانی ئەو فیتنەیە ناگەڕێن بەڵکو تەواوی تۆمەتەکە دەدەنە پاڵ جووەکان و دەدەنە پاڵ دەستێوەردانی دەرێتی کە ئەمە فەرهەنگی عروبەیە هەتاوەکو ئێستاش هەموو هەتاوەکو کەسێکی وەکو عەبدوڵای کوڕی سەبە بیر و بۆچوونی جیاواز لەسەری هەیە بۆ نمونە مێژوو نووسە نوێیەکان ئەو کتێبێکی بەناوبانگ هەیە کە ڕەنگە بەدەیان جار چاپ کرابێتەوە کراوە بە کوردیش الخولەفاء الراشدین بین الاستخلاف والاستشهاد باوەڕتان هەبێ سەل لە بەری هۆکارەکان دەداتە پاڵی سەبەیەکان ڕێخستنێکی وەهایان بۆ دەچوێنێک کە لە شامدا لە مەدینەدا لە یەمەنەوە بە هەزاران نەفەر ڕێخستنیان هەیە و تۆڕێکی کۆمەڵایەتی بەرفراوانن وەکو دیاردەیەکی زۆر سەیر باسییان دەکات کە هاتوو جیهانی ئیسلامیەوە لە ڕاستیدا حاڵەتەکان بەو جۆرە نین
حاڵەتەکان ئێمە ئەگەر بە عقلێکی زانستی مێژوویەوە لێ بڕوانین ئەگەر وا تەماشای تایبەتمەندیەکانی ئەگەر ئیبن خەلدونانە ئەگەر بە عقلێکی فەلسەفەی مێژوویەوە بۆی بڕوانین کە ئیبن خەلدون زۆر جەختی لەسەر دەکاتەوە لەو شێوازی مێژوو نووسیە کلاسیکیە بینە دەرەوە کە مێژوو نووسانی ئیسلامی کەسیر و ئەوانە ئەوەی کە بیستویانە بە بێلێکدانەوە تۆماریان کردووە و هێ ناویاتە ناوەوە ئێمە تێدەگەین کە ڕەهەندی فیتنەی ئیسلامی شتێکی واقعی تایبەتمەندی ئەو قۆناغەیە کە هۆکاری سیاسی لە پشتەوە بووە هۆکاری کۆمەڵایەتی لە پشتەوە هۆکاری پەیامداری لە پشتەوە بووە هۆکاری ئابووری لە پشتەوە بووە و دەرەنجامێکی تەواو دقیقمان بۆ دەردەکەوێت کە دەتوانین ئیسلاح بکەین لەو مێژوەدا. گەڕان بە دوای ئیسلامێکی پاک و بێگەر کە دوور بێت لە هەموو کاریگەری دەرەکی و ناوخۆیی لەوە هەم نزیکە بەڵام دەتوانرێت بەڕاوەی گونجاو لەگەڵ سەردەم ئەم بۆشاییە پڕ بکرێتەوە.